یانەی هەندرێن توانی دەربی ئەولێر لە برایەتی پاڵەوانی وەرزی ڕابردوو بەرێتەوە پارێزگاری لە پێشنگ یانەکانی خولی نابی کوردستان بکات. لە دێربی هەولێر برایەتی پاڵەوانی وەرزی ڕابردوو هەندرێنی پێشنگ بەیەک گەیشتن. یاریەکە لە هەفتەی 19 خولی نابی کوردستان بوو. هەندرێن بەم هێرشە هەڕەشەی لە گۆڵی خاوەن ماڵ کرد، بەڵام سەرکەوتو نەبوو لە گۆڵ تۆمارکردن. هەردوو لە کەمترین دەرفەتی گۆڵ تۆمارکردنیان بۆ ڕەخسا، ئەمەش بەهۆی هەستیاری یاریەکە. هەندرێن هەواڵی سەرکەوتنی سیروانی نێو ڕکابەری بیست بوو، بۆیە هەموو هەوڵێکی بۆ گۆڵی پێشکەوتن بوو لە یاریەکە. لە خولەشی 41 پێیگەیشت کاتێک محەممەد شێرزاد توانی گۆڵ یەکەم بۆ هەندرێن تۆمار بکات. ماجد دەرفەتی گۆڵی دۆمیشی لەبەردەست بوو، بەڵام لە دەستیدا. نیوەی دووەم دەستی پێکردەوە، هەردوو لە هەوڵی گۆڕینی ئەنجامەکەیان دەدا. برایەتی بە دوای گۆڵی یەکسانیدا دەگەڕا. هەندرێنیش چاوی لە گۆڵی دۆم و دڵنیایی بوو. لە خولەکی 59 عەلا محەممەد توانی گۆڵی دۆمیش بۆ هەندرێن زیاد بکات. یارزانانی هەندرێن دەرفەتی باشیان بۆ هەڵدەکەوت بۆ زیادکردنی جیاوازیەکە. محەممەد هاوار بەم لێدانە بەختی خۆی تاقی کردەوە، ستوم بۆ ڕێگر لە بەردەم گۆڵ. یاریەکە بە دوو گۆڵی بێوەڵام بە سوودی هەندرێن بە کۆتا هات. بەڕاستی ئەوڕۆ یاریێکی قورسمان هەبوو لەگەڵ یانەی برایەتی لەبەرەوەی ئەمە لە پێشەنجین هەموو یاریەکان بۆمە قورسە بەڕاستی، ینی بە هەموو شێوەی دەجەنجیلەوەی سێ خاڵی یاریەکە بەدەستبێن. ئەلحەمدولillah ئەوڕۆ یاریزانەکانمان بەڕاستی بە ڕۆحیەتێکی زۆر بەرز یاریان کرد، توانیشمان ئەنجامەکە لە بەرژەوەندی خۆمان کۆتایی پێبینین. تیپی برایەتی شتی پێشی بێزە بەڕاستی نامەڵاوی خۆی زۆری لاچیان کردین. ئینشاءالله لەسەر ئاستە بەردەوام دەبین و لە یاریەکانی داهاتوش ئەوە پێشەک چۆل ناکەین و یاری بە دوای یاری ئەمە ئەرکمان قورسە دەبی خۆمان زیاتر هیلاکەین بۆ ئەوەی خولی کوردستان بەدەستبێنین. بە شێوەیەکی زۆر باش خۆمان ئامادەکرد بوو لە بۆ یاریەکەی ئەمڕۆ، بەڵام بە چەند ئەختاکی فەردی یعنی هەڵی تا کەسی دەتوانم برێم سێ خاڵەکەمان پێشکەشیەوان کرد، هەرچەندە ناو ساحی خۆشمان بوو، بەڵام هەوڵ دەدەین ئینشاڵڵا لە یاریەکانی داهاتوو تەعویز بکەینەوە. بەم شێوەیە هەندرێن لە پێشەنجیانەکان مایەوە و کۆی خاڵەکانی بۆ 37 خاڵ بەرز کردەوە. برایەتیش خاڵەکانی لە 23 خاڵ مایەوە و لە ناوەڕاستی ڕیزبەندی دەبیندرێت. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.